السلام عليكم. عليك السلام، بخير بيتو ڕزگار گیان. خۆش بیا. نانج خۆش دێنێ؟ تۆژە دوود لە دەرەوە لە فاخۆم. نا ئەو نانە خۆشترن نانە خۆشترن. هەدی ئەلەند؟ ئەلەند نانی خوارد و خەوت. چیتە؟ هەستەکەم نەخۆشی. نا تۆزێک نەساغی هیچ نییە. نانی خۆر بوو. حەبێکی پاراسیتۆڵە بۆ نا بێنم؟ نا نا هیچ پێ ناخورێ. کێشەیەک تێ و لە منیە شاریتەوە؟ کێشە؟ بەڵێ. هیچ نییە هیچ نییە هیچ نییە. نانی خۆر بوو. ڕزگار، تخوا پێم بڵێ کە چیتە؟ هیچ نییە وەڵڵا. نانی خۆر بکە. ئەدی پێم رێ. چێ دکتۆری؟ چووم. ئێ. تۆ واز لە دکتۆر بێنە. پێم بڵێ کێشەیەک تێ شەڕت کردووە؟ واز دەوەی بینە. چێ لا دکتۆر؟ ئەی پێم نەوتی ڕۆشتم. چی گوت؟ واز لەوە بێنە کە چی وت. تۆ پێم بڵێ کێشەکە و چییە؟ پێم گوتی هیچ نییە. ڕزگار، تۆ هیچ کاتێک هیچن لە من نەشاردوێتەوە. من هەستەکەم کە شتێک تەیە. ئەدی ئەلەند؟ نەموت ئەلەند خەوتووە؟ بۆ نەشت دووباراکەیتەوە تۆ؟ باش پێم رێزات چێ دکتۆری؟ ئەوە سێم جارە لە منیە پرسی. بەڵێ چووم. پێم بڵێ چیتە؟ ڕزگار بێبری با نەجاتت بێ. دەزانین چییە؟ چییە دەبیڵێ؟ نانە ڕزگار پێی مەڵێ توش تێشە دەبی. نانا هیچ نییە نانە خۆر بکە نانە خۆر بکە. ڕزگار، پێم بڵێ چیتە؟ بێدەنگە بی ئەتەوێ بیڵێ دەبیڵە پێم بڵێ دڵم تەقی؟ دەڕزگار دە پێ بێ و تەواو. دەزانین چییە؟ چییە دەبیڵە دڵم تەقی؟ دەمێرێت جیا بمەوە. بۆچی؟ لەسەر چی لێم جیابیتەوە؟ دیرەوە ژیانە. ئینسان هەیە واز دێشتین تۆ. ڕزگار، پێم بڵێ لەسەر چی؟